هاوڕێن ئەو کاتان باش چۆنن بە هیوام باش بن هاوڕێن چۆنن دنیاک ڕێز هاوڕێیان بەس دووسێ دەقە ڕادەوستنێ سەندە قسە و باس لەسەر ئەو تاوانەی ئەوڕۆ ئەو قەشمەریخانەی ئەوڕۆی مەسرور بارزانی دەکەین هاوڕێیان ببورن ئەمن دەبی لە پەیج شتەکانی خۆم دابنێم لە بەهەندەیە هاوڕێیان داوای لێبوردن دەکەم بەس یەک دەقام بە تەنیام هیچێ نەزانی دەستگایەکی زۆر گەورەمان لە پشتە زوو ئەڵێنەجە میت و ئیتلاعاتی کاکە وەڵای میت و ئیتلاعات بنێسە دوو ئەدمین لەگەرمان دەبوو هاریکاریەکی دەکردین یان عەقید وەڵا برا عەقید و تەیار و نازانم ڕۆژێک دەرکراینە ئەوەیان کە بیداتە بەخێر بێن ئاوڕیان نامەیەکی کراوەمێ لە مەسرور بارزانی لەسەر ئەو چالاکوانانەی بادینان لەسەر ئەو چالاکوانانەی بادینان دنیاک ڕێز هاوڕێیان ببورن بە هەرچی بڵێم ئەوە دەبێت وەختی شەعبانیە ئەرداڵی خێڕیە دێتە سەخەت ڕیکلامی هاوڕێیان بەخێر بێن ئێستا توپانێ شێز ئەوەشکەیە دەبی بۆی ئەوانەی تۆپانێ دەکەن کاتیان ئەوە نەبیت ئەوەی بکەین زوو قسە بکەین بەهەرحاڵ هاوڕێیان چ بکەم لە پەیجە سەرچیەکەم ناتوانم قسە بکەم زۆر ناچارم تەعبانیە ئەرداڵی خێڕیە ببورن تاعن هاوڕێیان ئینسان زۆر بۆ خۆم پێم خۆش نییە قەت قسەش بکەم ئەوانە بەڵام ئەوە شتێکتانە بژێڕمەوە لەسە هەندێ بەرلەوەی تا برادەرانی پاراستنیش ئامادە دەبن تەزیل دەکەن کاکە پێیان بڵێن ئامادە بن ئەو شتانەمان هەموو لێ تەزیل دەگەن وەکو بەڵگا با سەبرەش بگرین هاوڕێیان لەسەر ئەو جوێندانەی تاعن خۆش نییە ئەگەر ئەو نمونەیە منیش باز دەکەم هەر خۆش نییە بەعز بکرێتن دەبێ ئینسان قسەک جودابی جودا لە چاو ئیتکە کاکفەتە ئەزاخۆی ئەوە لە سووریا بووین ساڵێک پێکەوە
ئیتر لەوێش فەرتەنەمان زۆر بووە لە ئاوڕێیان ئەندەکم باس کردیە ئیتر ئەمە کاکفەتا ئەزاخۆیم بەگرتندا و تێمتەقا کاکفەتا ئەوتی ڕۆژێک بۆ مزەفەر نەواب شاعیرێکی دیاری عەرەب بوو عێراقی بوو جوێنی بە سەدام دەدا ئەزانم ئەولاد القەحبەتی لە شعریدا هەیە تەوعان ئەوە دەڵێن لە شعر دەکرێ بگوترێ وتی پێم گوت کۆ ئەو زمانەی بەکاردێنێ وتی کاکە چ بکەم سەدام لەوەی نەبی تێناگە برێم دیکتاتۆر جێی لێ نییە برێم فاشی جێی لێ نییە بەس کە پێی دەڵێم یا ئەولاد القەحبەتی تێدەگا تەعانە مزەفەر نەواب شاعیرێکی زۆر بەناوبانگە شاعیرێکی ئۆپۆزیسیۆنی بەعز بوو کەسایەتێکی زۆر تێکۆشە شعری بە تواناشی هەیە نازانم ئەندە جارەیە بەڕاستی ئێستا مەسەن کاکمەکی ئامێدی ئەو شۆ لایڤێک دەکا و ئەندە وێنەی ئەو بنەماڵانە بڵاو دەکاتەوە خەڵکێک پێی کفرە بەڵام وەڵی کاکە هیچ کفر نییە ئەمە ئەوە مالیاتیە یعنی لەگەڵ ستایلەکە بەڕاستی بەڵام بۆ مالیاتیە ینی لە جیاتی دەسەڵات بووینە ئەوە خەڵک لەو ئەوروپایە مێرکێل ستیان و دەرپێی بڵاو دەکرێتەوە ژنی هەموو مەسوولەکان بەس کەس ناوی باسی خێزانی ماڵی بارزانی بکە خەڵکە ئۆپۆزیسیۆنەکە خەڵکە ڕێکخورە بابە ئەوە لە چێ بووە ئەوە یەکێک لەو لاوازیانەی ماڵی بارزانیە کە ئەگەرە تو سەرۆکایەتی حکوومەت و هەرێم و نازانم پلەی ئیداری دەوێ هەموو شتێک شەفاف دەبیبی هەموو شتێک ژیانی خۆت ماڵ و منداڵت هیچی نۆرماڵ نییە هەموو کەسی پۆپولار وایە وەرزشوان هونەرمەند نابینی مێر دەکەنەوە دەبتە خەبەر تەلاقە درێن دەبتە خەبەر ژن دەینی دەبتە خەبەر هیرۆین بەکاردێن دەبتە خەبەر سەفەر دەکەن دەبتە خەبەر یعنی ئەوە بەس لە کوردستانە شتە قۆڕانە هەیە لە چێش ینی خەڵکی مەنا مەوزوع کاچی من هەموو شتێک ژیان بچووکترین جوڵەی هەموو مەسئولەک لە خۆی و ماڵ و منداڵی لەژێر زەڕەبینی ڕۆژنامە نووسیە لەژێر زەڕەبینی ئەوە بەس لەش عەقڵێت متەخەلفەکان وابیر دەکەنەوە ئەگەنە تخوا مەعقولە کەس نەزانی ژنی مەسعود بارزانی ناوی چیە و وێنەی چییە 10 ساڵ سەرۆکی هەرێم بووە ئێستا مەسعود بارزانی کفرەکە لە چێدا ینی ئەو دنیا خرابوونە بەهەرحاڵ هاوڕێیان ئێمە چالاکوانی مەدەنین قسە و باز دەکەیت ئەوانە کاکمەکەی بڵاو دەکاتەوە لایوی دەبی لە قەفدە پرێس بەس من مەسەن بەخۆ مەکو ستایل زیاتر حەزم لە خەباتی جەماوەری مەدەنی کۆر و سیمینار کۆڵ نەدان تێکۆشان بەرخودان بڕوا بکە مەسعود بارزانی ئەو پەیامەت هەبوو ئەو ڕۆکەکە خەڵک دەترسێنی وەڵای ئەم فشەم پێت دی بەجددی مەفشەم پێدێ و ئەگەر مەردیشن لەو ئەوروپای وەرن لەمە بتن وەرن چتان لە دەست دێ بەس وەرن لەگەڵ ئێمە بکەن چیتان لە دەست دێ مەسعود بارزانی چیتان لە دەست دێ بە هیوان برادرانی پاراستن تەزیلەکەیان ئامادەکردبی ڕیکۆرد بکەن ڕیکۆرد هاوڕێیان بڕوا بکە ڤیدیۆیەکەم بزر بۆ مەگەر بەس لای پاراستن مابیت کاتان لێ دەکەم لۆم بنێرنەوە بزرم کردی لەسەر تیرۆری شەید سەردەشتە بەغەڵەت لە دەستم ڕۆیە داوا لە هەواڵانی پاراستن دەستگای ئاسایش کۆپیەکەم لە بۆ بنێرنەوە هاوڕێیان بەلێ بچمە سەر ئەوەی ئەم پەیامەکەم هەیە بۆ مەسعود بارزانی لۆ عسمەت ئەرگوشی ترسنۆک جەلات ئیلاهی چ تاوانبارەکە و عسمەت ئەرگوشیە ئەزە ئیلاهی چەند ترسنۆکیە وەلەوە سەرۆکی دادگای هەرێم قسەمان دەبی بەڵام ئاڕێیان ئەزانین چی ئەوڕۆ چاوەڕوان کرا بۆ خۆشان زانن 24 مانگەم ڕامگەیان وتم بڕیارێکی وا دەرەچی مزەڕەت ناوی ئەڵمانیا و ئەمریکا لێ دەردەکەن ئیتر وەچ خۆی جێبەجێ دەکا مەسعود ڕای گەیاندە وتی وەچی بابی ئەو کورسیام لەسەر دانابی ئەوانە بەرنادەم داروبەردش پێی گوت لا بەوچی باوچی کاکە ئەو ڕفراندۆمەی مەکە گوتی دەیکەم ئەوەندە ئیساب لۆ کەس ناکەم ئێستا مەسعود بارزانیش ئەوەندە ئیسابی لە بۆ یەک کەس نەکرد ئەوەی زەوقی لێبی دەیکە ئیتر ئەمریکا و ئەڵمانیا ئەوانە دەگەڕێتەوە سەر خۆیان بەس ئیتر ئەم بۆ خۆم فشەم پێیاندێ ئەگەر کاردانەوەش توندیان نەبی لەمە دووە ئەمریکا و ئەڵمانیا وەکو دوو دەوڵەتی زلهێز ناوچەکە هاوڕێیان جیان لێیە ها بۆ زانیاریتان
دەیان کەسیان هەیە ئەو شتانە دەستان خۆش بی وەڵڵی سەفار قونسڵی ئەمریکی یعنی بەجددیمە ئەمن لە جێ خۆم تەریق دەبمەوە کە دەچمە سەر فەیسبووکەکەی پەیجەکەی ئێوە ئیلاهی ئەو خەڵکە چستان پێ دەکا یعنی ئەنگۆ نوێنە قونسڵیەکتان هەیە لەوێن دەر حیمایی کورد دەکەن بەڵام بەو سیاسەتەی کە بەرامبەر پارتی بەیڕەوی دەکەن ببینن لە 1000 کۆمنتی 10 کۆمنت دەستخۆشتان لێ ناکە یعنی بەجددیمە یعنی شەرم لە خۆتان ناکەن ئاڵوگۆ ڕێک لەو سیاستە ناکەن باشان گۆ قونسڵێکی گەورە و گرانتانێدانایە خەڵک تف و نەعلەتتان لێ دەکە وەڵڵاهی لە پارتی زیاتر و دەستخۆشێکی من هاوڕێیان من دەستخۆشی زۆر گەرم لەو حرەکەیە دەگەم لە ناو سۆسیال میدیای کورە وەڵڵاهی من مەسئولی کورد بم ئەو ژیانە بێ ئەخلاقی و بێکەرامەتیە کە هەر پۆستێک بنووسم لە 1990 بەس تف و نەعلەتم لێ بکە بەرجددی نامەوێ یعنی باشە ئەو خزم و کەس و کارتانی ئەو مەسئولانە پێتان برێن کورە بابعی بکەن کورە شەرم بکەن ئەو خەڵکە تف و نەعلەتتان دەگا آخر بەجددی سیاسەت ئەوەندە دەینی ئەو ڕەنگی ئێستاکێک لە سەجادەی بەمەلا بەختیاری بە منێ خوێڕی زۆر لە بەردریبی بەڵام وەڵڵی لەو فەیسبووکەی مەلا عەشرت پێ دەکرێت مەحموود سەنگاوی عەشرت پێ دەکرێت کورە مەسئولەکانی پارتی یعنی بەڕاستی خەڵک نییە پرۆتستۆ و ناڕەزایەتەکانی خۆی گواستەوە ناو سۆسیال میدیا دەستان خۆش بین سووک و ڕسویان بکەن بە قونسڵی ئەمریکی بەوەی ئەڵمانیاش ئەگە کاردانەیان نەبوو ئەگە کارد دیارە ئەمە ئاوریان ئەمە بڕیاری مەسروری ڕوو دەرچووە بەڵام ئەمە نازانین کاردانەوەکان چۆن دەبی لە ئایندە من دڵنیا مەسرور بازانی شکستەی گەورەی بەوەی هینایە تۆماری کورد ئابڕووی چوو لە ڕێغراو نێودەوڵەتیەکان سەیری مەکەن ئەوزای هاتە بەلجیکا داوە شێن هات بە ترسەوە ئاخر ڕۆژدێ یەک دنیا ئیمایەشەوە کورای هاوار سەرۆشی وڵاتان دێ خەڵک بە پێشوازی دەچی یعنی چەند خۆش بوو سەرۆک حکومەتێکمان هەبایە کۆڕەچی بکرد بەیە هەمومان بچوبوونە گوڵمان بدابایە لە جیاتی خۆمان حازر کردەوە هێلکەوتەماتە بەجددی یعنی لۆ دەترسێ مەسرور ئەگەر ئەو فعلە خراپانە نەکەی یعنی تاچی کورد تێنووی سەرۆکەچی خۆشەویستە تێنوو نازم تێدەگەیان ناو تێناگە ئەوە جێ لەو کۆیلۆ مۆیلانە نیە چاردەوروبەریتی بڕوا بکەن ڕاوێژکارەکانیان گەورەترین دوژمنی ماڵی بارزانین چکە حەقەتیان پێناڵێن من ڕەنگی هەندە شتەبی لەمەودا لە بۆ وەتسئابی شەخسی مەسرور بارزانی بنێرم کاکەوە هەر دەچن پێیان دەڵێن ئەنگۆوان و گەورەن و خۆشەویستن و فشێ کورە وەڵاوانی بەخوا ماڵی بارزانی بڕوان پێ بکە سەدام لە هەشتاکان چەند قەبیح بوو ئێوە دەبڵن پار یەکێتیەکانیش دەبڵ قێزەوەنن یعنی نازام ئاگاتان لێیان نەد وەڵڵا و داعیشە نەرم بە خەڵک بە چەپڵە پێشوازی لێ دەکرد لە ڕقی ئێوە هاوڕێیان باکات نەکوژین ئەڵێن تۆ بانێشەیە یعنی ماڵی بارزانی ئەهلی بەڕاستی قانون نینە ئەهلی حکومداری نینە یعنی دەی بەڕاشکایی بڵێن کاکە عیبە وەڵڵاهی ئەمن بۆ خۆم یعنی خۆش نییە لە ڕاقیترین وڵاتم هەموو تەمەنیشمالەوەی برتەسەری هەندێک پشۆک بدەن بەس بەڕاستی نەعەدالەتیەکانی پارتی و یەکێتی و گۆڕان ئەوەندە قێزەوەنا و سیستەمەکی ئەوەندە جوان لێرە دەبینین خۆمان پێڕاناگیرێ بەڵام بەڕاستی ماڵی بارزانی کە پلەیەکی حکومڕانی بوونەوە یەکێتیش نموزەدەکی هیچ جوانی ئیداری لە چاو پارتی پیشان نەدایە تا خەڵک بڵێ وەڵای ئەوە یەکێتی نموزەدەکی جوانتری هەیە بەڵام ئەو حکومڕانیتەی ئەو لەو 30 ساڵەی کە پارتی پیشانیدا لەگە یەکێتی بەڕاستیە مگەیشمە قەنەعات هیچ کە تاریخی کردبەوەی نەخوێنەوە پیلانی داژیشکەران بە وەڵای دەرکەوت هیچ نییە پیلانەکان هەموو لە ناوە خۆمانە هەموو کوردە بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە ماڵی بارزانی ئەهلی دەوڵەت نین ئەهلی حکومداری نین ئەهلی قانون نین قانون لە شوێنە کەبی ئەوانە ناتوانن دیموکراسی لە شوێنە کەبی ئەوانە ناتوان گەشە بکەن ڕاستەگە من هاوڕێیەکێتیم ڕۆژە گوتی برادێکمان بە نەچیری لە مێژە گوتی لە نۆتەکان گوتی بە لۆ مەجای دیموکراسی نادێت کاک وەڵڵا مەجال بدەین دەماخۆن مەجال بدەن دەماخۆن ئەوە لەسەر هەندێک شتەشکی کاک فەتە ئەزاخۆیتان لەو ژێرمەوە زۆر خۆش بوو هاوڕێیان گوتی لە سووریا مخابرات داهاتەکەن هەموو حزبەکان بۆ زانیاریتن
مانگانە بوو ساڵانە و نازانم وای راپۆرت بدەن و سەردان بکەن تبێکم باش ئەو هەویەی ئەحوالی عەرەبی ئین المواطن العەرەبی سووری لۆ نادەنە کوردان یعنی ئەوە چییە نادەنێ کاکە ئەوەیان بدەینێ داداوای حکمی زاتی دەکەن حکمی زاتیان بدەین داداوای فیدرالیە دەکەن ناوەڵایەت بە هەویەکەشیان نەدرێتێ ماڵی بارزانی ژەوەندە دەترسێن دەزانن ترسنۆکن لە یاسا لە دیموکراسیەت بۆیە بەس دەگرین دەکوژن ئەزانین کۆتاییان نزیک دەبێتەوە لەگە دیموکراسیەت هاوڕێیان من نامەوێت هەندە عەدەسی گەورەی تاریخی هەیە دوای دێمە سەر ئەو پەیامەی کە دەمەوێ ناوی ئێمەش تێدایە ناوی عەبدەی شوباتش تێدایە لەو سکاڵایی یعنی هاوڕێیان کۆسەر ئەمری ئەدامی دەرچوو سەدەمین جار باز بکەین دە ساڵ جێگری مەسعود بارزانی بوو ئەمری ئەدامی هەستشتانی ڕغا نەکرێتەوە بۆ زانیاری لەسەر قەتڵ و عامی زاخۆ قادر جەباری نازان مایان زیندیە ئەوە ئەمری ئەدامی لۆ دەرکرد بوو مستەفای سەید قادری ملپانی گۆڕان ئێستاش ئەمری ئەدامەکەی ڕغا نەبوویتەوە لەسەر کوشتنی 56 سەگداری پارتی کە جەریمەشی گەورە بوو لە 97 بە دیلی هەمیان گول لە باران کرد لە ڕانیە هێشتا ڕغا نەکرێتەوە کەیسی سەردەشت کەسەچیان هینا وەڵا 3 مانگ پێشترێ زیندان بوو چیان من بردیت کەیسی سەردەشت ئابڕوبەری کەیسی سەردەشت وتیان تیرۆریستە دەیان تیرۆریکەی سیاسی وەکو مەسەڵەن مەسعود بارزانی وا تەلەفۆن لەگە بابی شەیدی دادی کرد گوتی بکوژەکان دەگرم ئەرێ مەسعود گرتت وەکو دەیان لیژنەکانی کە ئەو هەموو لیژنە و بڕیارە دەرکرد تو ویژدان مەسعود بارزانی یەک بڕیاری خۆ جێبەجێ کردیە لەوەی لە خزمەت خەڵک بی لە مەسەلەی ئەرازی تەجاوز و لە مەسەلەی تجارت بە داعش و نازانم عەبدەی شوبات و ئەو هەموو دەستخەتەت هەیە بە جیمال و تاریخ ئیلاهی هەمووت هەر بەس بە قسە کرد هاوڕێیان یعنی پێویست ناگەڕ لێ هەمووتان دیتان کەس لەگە مەسرور بارزانی نەبوو لەو کەیسی زیندانیە سیاسیانە کەس تەنانەت نێچیری ئامۆزاشی لەگەڵی نییە تەنانەت 3 بەشی پارتی لەگەری نییە کەس لەگەری نییە بەڵام مەسرور دەرێت تەواو بە زەوق خۆمە ئەنە دەولە لویسی 14 هەبوو لویسی 14 فەڕەنسی هەبوو قرارێک شتێک دەرچی وەڵا چوو قرار دەستور و ئەوەی برم قوانینی ئەو سەردەمەی فەڕەنسی دران گوتی ئەنە دەولە و دەولەت و ئەنا ئەوە ئەمە لە تاریخینمان یعنی من دەوڵەتم دەوڵەتیش ئەمنە مەسرۆریش وای لێ کردیە ئەو دەوڵەتە و دەوڵەتیش بە خۆی دەگە ئاریانی کوڕی تەواو فشەی بە لاور شێخ زەنجە تو بڕوا بکە ئێستا بینە سەر ئێوەش وەڵڵی مزایدەتی بە مەبدەئم هەموو یەکێتی مزایدەتیە هەموو گۆڕان مزایدەتینە کاچی من ڕێی حزب فلسەکی سوستا ناکە ڕێی شەخسینگۆ فلسەکی سوستا ناکە تیمی حکومەتان کە بڕیاردەری ناو بڕیاردەرە و ئەوە هەویە ئەزانیت ئەو کەسێک دەرێن ئەوە ئەوەندەی کوشتیە ناخوا ئێستا مەسەلەن ئەمە بەڵگەمان 100% هیچ دەدەستنێ کە مەسرور بارزانی تیرۆری سەردەشتی کردیە لەگەر ئەوەی هەمومان یەقینین بەڵگە دەخوا بەڵگە یعنی ئێستا من بچم شکایەتم لە نیمە قیادەی مەکتەب سیاسی پارتی وچێتی 2011 کرد بەڵگەی زەعیفم لەدەست بوو بەڵگە نەمتوانی سەرکەوتوو بم بۆیە قسەی حیزب قسەی لاهوری شێخ زەنجی بە هەر سەرۆک حیزب بی قسەی عومەری شێخ عومەر سید عەلی کە ناوێری دوو قسەش بکە بە جددیمە نەوێرا دوو قسەش بکە لەسەر ئەوەی یەک فلسی سوستا لە ناو دنیای سیاسەت هەندە ناخوا لە پەرلەمان لیستی پەرلەمانی کە بڕیارێک دەربکە بەڵام لەوەش گرنگ کرد تیمی حکومەت لاور شێخ زەنجی ئەگەر ڕازگۆی لەگە کەیسی ئەوانە قوبات تاڵەبانی بڵێ با بەیاننامەگەر کە بڵێ ئەو بڕیاری دەرچۆ بڕیاری مەسرور بارزانیە ئێکاکچی من ئاسایشی گشتی دەریام لەگەڵ دانیمە لە 5 هەموو کات دەرن 3 تان دەرن لەگەنینە وەنیا یعنی لە حیزب دەڵێ لەگەنینە پەرلەمانتارەکانتان دەرن لەگەنینە میدیاتان دەرن لەگەڵینە تیمی حکومەتتان لەگەڵەکە لە هەمووی گرنگترە تیمی حکومەتتان لەگەڵدایە قوبادە ملپان یعنی بە جددیمە ئەوەش بڕیاردەرە وەرن گوێر بن یەکجار بە ناوی تیمی حکومەت یەکێتی و گۆڕان هەڵوێز بنوێن بڵێن ئەو بڕیارەی دەرچوە ئێمە زدی هەموو دنیا زدە یعنی قابلە هۆمان ڕاید وۆش و ئەمنستی و پەرلەمانی ئەوروپا و نازانم هەرچی ڕێکخراوە لە مەسرور بارزانی عاقڵتر ئەوەترە ئینسانترە و قانونیترە
هەمووتان دەزان غەدرەشی زۆر گەورە لەو پێنج تێکۆشەرەی بادینان دەکرێت ئرهابەکەیە ئەوەی لۆ مەسرور بستە سەر یەک بێک ئەندامەکانتان دەگری یەک بەیەک ئەندامەکانتان دەگری بە قوبادیشەوە زۆر بەبەسیت سبەی برێن قوباد وەڵام ئیطلاعاتی ئێرانە چ دەکەی ئەو دەمی چێژ ئەوە دەبی ئێستا هاوڕێیان هەموو لایەک ئێستا سنوور لە بۆ مەسرووردا نەندرێ زۆر خەتەرە وەک هەموو دیکتاتۆرەکانی دنیا بدایەتەکەی ئەگە پێشی نەگیرێ دوای ئەوە خەتەر دەبی بۆیە فشەتان بە هەڵوێستیەکێتی دێت ئێستا چوو لە میدیای دەکەنە هەراورا هوربێتن قسە چی بکە و لەولا بگۆڕان بێ مزایدەیەکی بکە یەک فلز ناخوا تیمی حکوومەتتان ئەگەر ڕاست دەکەن ئیدانە بکەنەوە کۆمو جارەکان بڵێ ئەمە لەگەڵ ئەوە نینە وەرئەنگۆگە شەراکەت ئەو حکوومەتی شەراکەتە ئەو بڕیارانەش بە ناوی حکوومەت دەرەچی هیچ کە مزایدە لەسەر جێلاکی ئێمەمانان مەکەن ئەنگۆ بەشدارن لەو تاوانە لە بۆ ئێستا و ئایندە ئێستا و ئایندە هاوڕێیان ئەوروپا و ئەمریکا شاڕێ من نامەیە قسە بکەم زۆر بکەم یان ئێستا ئەمریکا بەڕاستیە من لای من زۆر بچووک بوویتەوە ئەو ئیمپرات ئەم نادەزانم هەرزوو درەنگ ئەوە چی ئەزیێتە چی مەسرور بارزانین دەچکو ئیهانەکە زۆر گەورەیە زۆر گەورەیە و دووش هەر قونسڵیە نییە هاوڕێیان دەبینن لە ماوەی داهاتوو لە ماوەی داهاتوو چۆن ئەو کەیسە چەر لە نوێ گەورە دەکرێتەوە دەبینن هەموو قونسڵیەکان بکڕین مەسرور بارزانی هەموو سەفارەتەکان بکڕی بەس سنتەرەکان ناکردوێ سنترالەکان لەناو هەموو حکوومەت و وەزارەتە هاوڕێیان بن دەگەدەیان بەرپرسی دۆسیێ عێراق لە سوید پەرلەمانی ئەوروپا پەرلەمانتار دانیشتیمە ئەنواعن هەن زۆر مەبدەئین هەشن هەڵپەرستن بەڵام خەتی گشتی هەیە کە کەس دژ نییە چەپ و ڕاست حتا ڕاستستەکانیش لە ئەوروپا دیفاع لە ئینسانیەت و مافی مرۆڤ دەکەن دیفاع لە مافی مرۆڤ دەکەن لە حوڕێتی ڕێئی دەکەن هیچ هێزەک نییە لە ئەوروپا و ئەمریکا زدی ئەوە بێ بەڵام مەساڵە شتێشکەیە بە بۆیە قونسڵ دەکڕی بە فلیم دەیگری بە ژن دەیگری بە پارە دەیگری فشەیە سنتەر کلیلەکە لە دەست ئێمەیە و دڵنیاش بکە لە دوای مانگی هەشتەوە دەبینی چەند سیمینار بەس زدی مەسرور بارزانی بکەین هەموو فۆکسمان لە ئەوروپای بخەینە سەرەوی کۆویە و دەیکە کاکە من بابم شەیدە یعنی ئەمە مەسرور بارزانی مەئمورە ناوکە ئیلاهەک خەڵق خوێنی دایە کاکە تەمەنمان ڕۆیە لە پێناوی شتێک پێی دەگۆدرێت کوردادی ناکرێت بتە مزایەدا من یەک لەوانەی بە دەنگم هەر لەبەوە نییە شێروان هاوڕێیەکە و لە عەفدەی شوبات لەگەڵ ئێمەیە نا من دیفاع لە خەملا لە عمری خۆم دەخۆم بەهاری عمرم لە پێناوی عەدالەت و ئازادی بوو لە بۆ کورد ئێستاکە مناڵە چووکو مەسرور بارزانی هاتی سەر حکم بە کەیف خۆی چەپ و ڕاست دەیەوێت بە کوتی کاچی منە تو چی یعنی بەجددیمە چه قوربانی دایە چت کردیە لە بۆ کورد ئێستاکە ئەو هەموو دزی و تاڵانی و حکومڕانی دەکە هێشتا قبوڵتان نییە ئێمەمانانیش ڕەخنەتان لێ بگرین سەرنج بدەین دەبێت نابی دیکتاتۆری بسەپێ لە کوردستان خەباتێکی زۆر مەدەنی دەکەین ئەمەمانان هەمومان دەوایان بە چالاکی مەدەنیە کەچیا وەشتان پێ تاوانە خەڵک تا ئێستا یەک بەرپرسی پارتیۆچێتی نەکوشتیە یەک شەقی شیرێتان نەدایە ئەوە ئەنگۆنە هاوڕێیان من نامەیە بچمە سەر هەندێک شت هەیە ڕەگەز کەمالێک لە ناومان پەیدا بوو بە تاقتنە چتە ئەو لای کورد لە مەسرور خەتەرترە من نامەوێت ئێستا ئەو ماوەی قسەمان نەکردیە قسەش ناگەین لە بەخاترێ و کەیسە بووە بە بەرنامە لە دوای 5-6 مانگ خۆی بزر کرد هاتەوە لە دوای لە ئەوەکەی دەستی کرد پەیجی منە و نازانم ئەوە ئی منە و هەموو شەخسی ئەوەی خۆمە ئەوە لە کوێ بووە هەموو ڕۆژەش ڕێکخەر کە ئەو شتانەوە لە ناومەش بوو ناوی لە خۆ نابوو هاوڕێخەر 4 کەس بووین لە ستافەکی پەیجێکمان نەبوو ناوی لە خۆی نابوو هاوڕێخەر دەس کۆنگرە و کۆنفراس و بڕیارێک دەرچوو بەرحاڵ من نامەوێت کە کەسێکی هەرزەکارە بەڵام کە ئیش دەکەیت قسە ناگەین دوش ئەو کەیساوای کرد ئەمە بێدەنگ بین بێدەنگش دەبین تا قسەکەی وردەبتەوە بەڵام دەبینن ینی ئەلا بدایەتەوە لە جارەکەی تری شێروانگیرە و ئەو جارە ژیرە بەشەکی عەفدەی شوباتە و عەفدەی شوبات ڕێکخراوەکە یان ببورن پەیج بوو کە زۆر کاریگەر بوو بە دەلیل ئەوەی لە تەک ناوی ئەڵمانیا و ئەمریکا ناوی هاتە پێش
و بەشێک لە گرتنەکان بەهۆی ئەو فعالیەتانەی هەفتەی شوباتە لەبەر ئەو گروپەکە 11 ساڵە لە سویتەیە سەدان کەیسی جوڵاندیە نەکە ئێستا لە مێژە هەر لە کەیسی هەفتەی شوباتەوە کە دەستمان پێکرد لە 2011ەوە هەر لە سەید ئەکرەم و نیاز عەزیز و کارزان کەریم و برایەمی کاکە حەو دەیان شتە بەرحاڵ ئەو گروپێکی زۆر تێکۆشەر ئەوە نییە بەیاننامەمان لە بۆ ئەمنستی نردبی کە سەدانمان لۆ پەرلەمانی ئەوروپا کردبی لە بۆ سوید ئەو ئەمە چالاکی مەدەنی داهێنەرەکان هەموو هەفتەی گروپی هەفتەی شوباتە کردیتی کەتنە دوو بەرپرسەکان داهێنەر ئیوی ئەوانە سیمیناری ناو پەرلەمان تارەکان ئێمە بوون خۆپیشاندانی زەماوەری و مەدەنی ئێمە کردیتمە بۆیە پارتی لەو ڕێکخراوە زۆر گروپە زۆر پەستە ناوی کردیە بە تیرۆریسمان لە قەڵەمدایە و شخصی ئێمەن کاگمەکی ئامێدی کاگرەنزەر گراوی کاگەیهان سەعید کەسشکەش هەرچی هەیە کیفا هەرچی کاک بەرەڤان عومەر سێوەخان دە 15-20 کەس ناومان تێدا هەیە هاوڕێیان لێرە بەڵام یعنی ئەمە ئێستا کردە تیرۆریست مەسرور بارزانی بەپێ قانونەکەی خۆی ئەمەی کردە تیرۆریست ڕێکخراوی گروپی هەفتەی شوباتشی لە سوید کردە تیرۆریست من لێرە پەیامەکەم لە بۆ مەسرور بارزانی و ئسمە دەرگوشی و سەرۆکی دادگا و ئازاد خۆشناوی ملپانە سەرۆکی دادگای تێهەڵچنەوە تا زۆر ترسنۆکە وەڵڵی ئازاد ئەخلاقیان ڕێم نادەگەنە قسەی زۆر خەتەرتمدایە ئێوە ئەمەتان بە تیرۆریست لە قەڵەمدایەوە ئەوانەشتان بەو کیسەی ئاسایشی ئەمنی ئەوەی لە قەڵەمدایە بەڵام ئەگەر هەمووتان لە مەسرور بارزانی لە بۆ خوارێ یەک تۆز غیرەتتان هەیە وەرە لە سویچ شکایەت لە بکە وەرە لە ئەڵمانیا شکایەت لە مەکی بکە وەرە لە بەلجیکا شکایەت لە ڕەنزدەرگرایی بکە ئەگەر درۆ ناکەن ئەگەر بڕواتان بە قانون هەیە ئەگەر ئێمە ئاسایشی هەرێممان تێکدابی فەرمون وەرن ئەمە جنسیەمان هەیە تاان فشە دەکەن دەیانگەڕێنینەوە بەخوا هیچتان پێ ناکرێن بەڵام وەرن ئەگەر جورئەتتان هەیە یان مەلەفەکان بدەنە پارێزەرەکان تاوان هاوڕێیان بۆ زانین تا ئێستا ناوێرن مەلەفەکان بدەنە پارێزەرەکان بەس ئەگەر جورئەتتان هەیە مەلەفەکان بدەنەوە بتوانم شکایەت بکەم ئەخرە من ناتوانم ساڵها بچم شکایەت بکەم یان ئەوەتە غیرەتتان هەبی وەرن ئەو تۆمەتانەی ئاڕاستەی ئێمەتان کردیە ئێمە هاوڵاتی ئەوروپین شکایەتمان لێ بکەن ئەگەر گوێریتان هەیە ئەگەر ناترسن ئەگەر بڕواتان بە یاسا هەیە ئەگەر پیاوی دەوڵەتن ئەگەر تۆزێک کەرامەتان هەیە وەرن لە ئەوروپا شکایەت لە ئێمە بکەن فەرمون نەکوڕی فەقیر ببایەنە ژۆرێ کوردستان تووشی ئەو دووریانە گەورە بکەن لەسەر میزاج لەسەر ئینتقامی سیاسی کە لە سیاست نابیست ئینتقام هەبی ئەیلاهی ماندێلا ئەوەی کە 20 ساڵی خشتە زیندان بەخۆی چۆکلی بەخۆی چۆکلی کورە ئەو هەموو خەڵکە لێبوردەیی هەیە بەس لێبوردەیەکی ماڵی بارزانی پێ بڵێن بەبێ پاکانە بەبێ پاکانە پڕکردنەوە یعنی لەگەرەوەیانی چیان نەکردێ بۆیە من داوا لێ یەکەم مەسرور بارزانی وەک سەرۆکی حکوومەت کاکە وەک هاوڵاتیەک شتێکی مەشروعە وەرە شکایەتم لێ بکە لە ئەوروپای فەرموو وەرە شکایەتم لێ بکە ئسمە دەرگوشی کە تو سەرۆکی بەناو ئەوەی کورە وەرە بە سەر دەربینە کورە کاکە شکایەتم لێ مەکە ئسمە دەرگوشی کورە وەرە سەرۆکی دادگا وەرە بەس لە ئەوروپای پیاسە چی بکە وەرە کاکە شکایەتمان لێ بکەن ئەی هاوار ئەو شکایەتێک بە مەناڵی تیرۆریست بە مەناڵی ئاسایش هەرێممان تێکدایە فەرموو وەرن وەڵڵاهی پارەی مەحامیەکانتان بدەین باشە وەرن بەس ئەگە درۆ ناکەن ئەگەر ئەنگۆ پیاوی دەوڵەت و یاسان وەرن هەزار بارە ئەمن ئەخلاقیان ڕێم نادە قسە بکەم ئەندێشتێ بەس وەرن کاکە وەرن وەعدبی لە مەتاری بە خۆمان لە بۆ بەردەم دادگاتان دەبین وەعدبی دوتەرجمتان لە بۆ بگرین شکایەتمان لێ بکەن بەس مەترسن وەرن دۆسەکان بگۆزنەوە ئەوروپای بزان چ مەلەفەک دێتە گۆڕە وە چێ تیرۆریستە وە چێ ئاسایشی هەرێم دەرکا وە چێ سیخوڕی وڵاتانە وەرن ئەگە بەس جورئەتتان هەیە ئەخە باشەوەی زیاترم تستان لێ بکەین یعنی ئەمە لەسەر دێمەوە کوردستان بەس قانون نییە کاکە وەڵڵا قانون نییە قەشمەری خانەیە وەڵڵاهی بەبیللاهی شێتەکانی کوردستان ئەوەی کە باری دەرونیان هەیە حکمیان بدەیە لەوەی مەسرور و قوبادی و گۆڕان باشتر دەکەن
ئێبەرام کاکە وەرە هەموومان متتەفقین لەوەی کاکە وەرن ئەو کەیسە ناڵێن ئەمە ئێوەرە شکایەتمان لێ بکە مەسرور بارزان وەرە ئەو جارەی شکایەتمان لێ بکە وەعدبی هیچ لەگە نەکەین وەعدبی ئەگەر دەیرۆ شکایەتمان ئەگەر ئەما هەر یەکێکمان یەک جم و جۆڵمان زدیت و کرد حەقت بی وەرە بە شکایەتمان لە ئەوروپا لێ بکە ئەو کەیسە بینە ئەوروپا یعنی لەوەی تەحەداتری تر چتان لێ بکەین لەوەی بەتاڵتر لێ شکار لە ئێمە دەکەین ئەمە تیرۆریستن یعنی ئینسان تەعسف لەوە دەخوا هەموو خەباتم چۆلەکەی یعنی نییە یعنی بڕواکە 20 ساڵە لەو ئەوروپایەم دیگە لەوەی لەو کورد والله بۆقە کەتە بەردەمی فریزمان تا ئێستاش تەعسفی پێ دەخۆم وەرە بتکاتە تیرۆریست بتکاتە تیرۆریست هەراوالە بتینتە ڕێزی داعش بتینتە سەر ئەوەی هەموو ژیانمان دژی خەبات کردیت بە ئەوروپاشەوە ئەخر بە هاوڕێیان بە قسە خۆشە کەس ناوێری کەس ئامادە نییە و هەموو سەعاتەی عمری لەو ئەوروپای نازدارەی بێ لە خزمەت لە کورد و کوردستاندا بنێ کەیسی ئەنفال ئەمە بردیتمە سەرکەوتو بووین بە جیرفانی بەتاڵ لەگەر ئەو هاوڕێیانەی چاک وەرە ئێستاکە بتکاتە ئەوە وەڵاوە مخەڕیب بووە و ئاسایشی هەرێمی تێکدایە ئێوەڵە مەسرور بارزانی لێت خۆش نابین ئەتو ئەو تۆمەتانەوان توش دەکەی بەجددیمە قەتی ژۆ تێمەگە من دەمەوێت خاڵی کە بڵێ ماوڕێیان بڕوا بکەن ئەوی بە یەک کەس لە ئەوروپای دەکری بە هەموو پەککە و یەکێتی و ئۆپۆزیسیۆنی ناکری نا یعنی کە جنسیەتە هەیە ئەو لە ئەوروپای کۆمەڵێک یاسا هەیە جورئەتێک هەیە و ڕێگای قانونی سۆرە تا ئاسی لێدان و ئەوە پێمان دەکرێت بگاتە ئەو دەرەجەی ئەزیەتمان زۆر بدرێ یعنی خۆمان لە سزادنی چیە خەڵک ئەعدام دەکرێت بە ئەمە 10 ساڵ لە ژۆرێ بی ئەگەر ئەزیەتی زۆرمان بدەن ئەمە تا ئێستا خەباتی مەدەنی دەکەین بەس قبوڵم نییە بمکەنە تیرۆریست قبوڵم نییە نێ یعنی ئەم قبوڵم نییە بە ناوی حکوومەتی هەرێم مەلەفەکە تەعەسبەی حکوومەتی مەسروریش بڕوخێ و مەلەفە لە سەم نەدەی بێم ئیسپات بکەم خۆم بۆ بکەم بۆیە 2000 بارە فەرموو کاک مەسرور کاک ئسمەد نائەرگوشی فەرموو سەرۆشی دادگا مەلەف بکەن نارێن بە ئەنتەرپۆل دەتان نێرینەوە دەتانگرین فەرموو وەرن غیرەت بکەن لە دادگاکانی ئەوروپا شکایەتمان لێ بکەن لەسەر ئەو کەیسەی وەرن بڵێن ئەوانە تیرۆریست تێکدەری ئاسایشی ئەوەن بەس وەڵڵە ناوێرن لەبەرەوەی دەزانن چێ دەگیرێ و چێ تاوانێک دکۆمنت دەکرێت لە دادگاکانی ئەوروپا هاوڕێ من هەرە شتەم هەبوو تاوانێک بەرامبەر ئێمە دەکرێت ئەو تاوانێک بەرامبەر ئەو پێنج زیندانیە کرا کەوانە بوونە سیمبول ئاوڕێیان ژیان وایە ڕاستە ئەوانە لە زیندان بەڵام حرەکەی ئازادیان زۆر برتە پێش و ئەوانە تازە بوونە سیمبول چەندین کەس 20 ساڵە بڕوا بکە کوردێکی ڕۆژهەڵاتێ 6 ساڵە لە زیندانە نەبردرایتە تەحقیق دەیان کەس لە زیندان بەبێ ئەوەی هیچ لێکۆڵینەوەیان لەگەڵ کرابیان ئەوە تەکورە وەلی دەکەیەک فەقیری 11 ساڵە چەند ئەوە حکومەکە شتەوە بوو 10 ساڵیش پێشترێ 5 ساڵیشیان کرد لە 99 گیرایە بەرحاڵ لە 99 گیرایە 5 ساڵ حکوم بووە ئیتر بزانێت 15 زیادەیە بەریشی نادا مەسوولی ئەمنستی شەرق الئەوسەط سعید بوومە دوعا گوتی قادر وەڵا گەریم سنجاری گوتی کاکە بشفڕی بەری نادەین خەتەرە و تەواو بەری نادەین ئەو حکومڕانیەی بەری نادەیت تەواو کورە کەمپینە عالەمیان کرد یان ئەوە تەیەکەچیان هەبوو ئەمیر بڕۆ گوتی وەڵا بە ئسمەدە گوشیم گوتی کاکە ئەوە دوو مجریمەکەی کە ئەو تۆمەتەی بەسەمە کرا و دوو کەسایی کە ئەولی کوشت نازانم چ مەسئولێکی پارتیان دا ئەو کەشف بوو ئەعدامیش کران ئەمە بەری لۆ بەرمان نادەوێتی بڕۆ لە ژۆرە دانیشە لە هیچ شوبات 100 کەسمان شەهید بووە بە ئەنگۆش لە ژۆرێ بن مادام ئیسلامینە تو تەسەوەری ئەو عەقڵێتە حکومڕانیەی بکە بڕوا بکەی کەشکە لە زیندانەکان گوتی هەر بە تەلەفۆن ئاسایش گوتێرێ و کەسێک وا گیرایە حاکم ئیسماعیل لە کە بوو ئەوی کەمان سید قادریش گرت 30 سال حکوم کرد لەسەر دوو مەقالەی گوتی هەر بە تەلەفۆن پێیان گوت کەسێک وایە و ئەو شتەی کردیە چی لێ بکەین وتی حکمی موعەبەدی بتە هەر بە تەلەفۆن حاکم ئیسماعیل کورە و قەشمەری خانە هەیە لە هەرێم هاوڕێیان بڕوا بکەن حەشیش یەک دنیایە مەسەڵەن ئێستا نام 500 کیلۆ جیرا و ڕۆژە لە ڕوودا و گوت 720 کیلۆ بووە بڕۆم بپرسن 192 کیلۆ لە ماوەی لە مورکە جیرایە سێمێک زەمین چوونە دویان بەڕێ کردی ئاسایش بڕۆ زمان و سێ بدەم دویان بەڕێ کردی یەکێک مایە 4-5 کەس بنە ناوە خۆیان تەوزیعیان کردیە لە مورکەی
192 کیلۆیان گرتیەوە بە ئاسایشیان نەگوت هەمووانیی ڕادەگەێنرێن نیوان نیوە لە خۆیان دەبن یعنی کە گوتیان 100 کیلۆ بزان 200 کیلۆ بووە هاوڕێیان ببورن با کاتتان زیاتر نەگرم هەرویستمەوە بڵێم ئێمە ئامادەین لە بۆ دادگایەکی عەدالەت بۆ ئەو کەیسەش ئەوە بی مادام ئەو کەیسە ناوی کۆمەڵی کەسی کەی تێدایە ناوی عەبدەی شوبات یەکەمە گروپێکی مجازین لە ساڵی 2015ەوە خاوەنی سەدان دیداری پەرلەمانی ئەوروپا و 2012 ئەوروپا چەندین نامەی وەڵامداینەوە بە فەرمی تۆمار کراینا یعنی لە دەرێچێتی ئەوروپا گروپی عەبدەی شوبات تۆمار کرایە وەکو گروپێکی داگۆچکە لە پەرلەمانی سوید ئێمە لە وڵاتەین فەرمو وەرش کە هەتمان لێ بکەن هاوڵاتی و مجازین لە وڵاتی وەرە بڵێ سوید گروپەکەیە لێرە کە ئاوڕیان بۆ زانیاریتە ناوی عەبدەی شوبات شانزارە لادا ناویان لاداین ئەڵمانیا ئەویان لادا کردیانە تەواصلی ئیجتیماعی فی سۆسیال میدیا لە جیای وەخت خۆی ئەڵمانیا ئەمریکا و عەبدەی شوباتیان لە سوید دووسی بوو ئەو زارەی لەیان داین بەداخەوە مستەوایمان لە ئاستینەوە یەکەی ئەمریکا و ئەڵمانیا بوو بەهەرحاڵ هاوڕێیان من هەرویستمە و پەیامە بگەێنمە مەسرور بارزانی فەرموو کاکە ئەمە کەسانی مەدەنین بڕوامان بە خەباتی جەماوەری هیچ وەکوت بڕوامان بە کوشتن و گرتن و ڕفاندن و چاوترساندن نییە فەرموو شەڕەف مەسرور بارزانی